جارێک تر سڵاتانە بێ خۆشەویستان من لە شاری بەرمینگهامم بێگومان لە پشتی منەوە بازارڕێکەیە بازاڕی سەوزە و میوە هەموو بابەتەکانی لێیە پێم خۆش و سەرنجستانی بۆ ڕابکێشم بێکەواچین بۆ بازاڕ بزانین لەوێ چی هەیە و لەوێ لەم بڵۆگەیە کۆمەڵێکشی تایبەت و میوە و سەوزێ وڵاتە بزانین شێوازی فرۆشتنی ئایا لە کوردستانەوە نزیکە یاخودنا سەرنجستانی بۆ ڕاکێش بێگومان نەیەکێکە لە کەنیسە کۆنەکان ئەوەی کە بەرەو ڕوومانە ئەچین بۆی بازاڕی سەوزە و میوەی ئێرێ Greater love has no man than this, than a man lay down his life for his friends. These lads ain't gonna last too long, man. It's gonna come to an end. Your life's gonna come to an end, my friend. لێرە هەموو شتێکی لێ مەتا ناشیای کارەبایی ئەڵێی لە هێلکە ئەڵێی تەماتە پیاز هەموو شتێک لێرە ئافرۆشتێ ما ئەنێکیان کۆیان کردەوە چکە بازاڕەکە پێما بەیتر لێرەش هاوارە کرێ وەرەوە بۆی وەرەوە بۆی لێ تەماتە بە چەنە لێرە پاوانێک میوەی جوانی تیا هەک پور بیشنەوەتە وەکو لای خۆمان وایە تەقریبا جیاوازەی کەوتۆی نییە بەزەوەی تایە منە شتێک لەسەر تەماتە بڵێ من لە ئەڵمانیا بووم لەوێ باسی تەماتەمانە کرد تەماتە لەوێ بە نزیکەی زیاتر لە 70 جۆر تەماتە یعنی پۆڵێنەکەی ئاوها بوو 70 جۆر تەماتەیان هەبوو لێرەش تەسەوڕەکەم هەبێت بازاڕەکەت دایبەتەوەڵە ما ئەم بازاڕی کەی بینن لە شاری بەرمینگهامە هەموو شتێک هەیە شوێنێکی تایبەتە ئەم خەڵکی ئەم شارە لێرە شتەکڕێ هەم ئاوەکو ئێمەش کە گەشتیارین دێنێرە خۆشە ئەمە چیە پاقلەی بچووکە ئاها بچین بۆی بتوانین ئەمە لاسکی کەرەوزە تەڕە پیازی شەیە چۆنی بڕۆی ئاوایە لەو دیۆ هەمووی وەکو یەک وایە بەڵام من پێم خۆش بوو کە گەشتێکی بە ناوا بکەین پێما بێ هەرزانە لێرە شەکە کارەباڵغا جەنجاڵە وەکو لای خۆمان وایە ئیتر دەمە ئێوارەیە خەڵک هەمووی خواخوایەتی شت بکڕێ و
بە خێرایی بیباتەوە. ئەمە بازاڕی سەوزەمیوە لە شاری بێرمینگام. Over here to this evening. Yeah, Holy Ghost party over here. That is attractive. He's attractive and he's attractive.